کاتت باش کاک عەلی ئەو کاتێ ئێوە بینەراتان باش سپاس دەکەین بۆ کێشەی لەم شێوەیە ناو دەستگایەکی ئەمنی هەرێمی کوردستان گەشتۆتەم ئاستە بە پێی شیکردنەوەی جەنابەت وڵا زۆر وازحە کاکە جار چونکە هەی قەدەوەیەکە هەر وەک لە راپۆرتەکەدا ئیشارەتان پێکردوە بە تایبەت ئێوەی میدیاکار کە دەبێ ئاگاتان لە هەموو شتێک بێت و ئاگاتان لە سەری مار و مێرووی بێ لە شێوەی ئەو دەستگایانە و مکانیزمی ئەو دەستگایانە بێت حقیقەتە هەمومان دەزانین کە ئەم دەستگایانە دەستگاهایەکی تۆقێنەر و ئەوەن کە بۆ خەڵک دروستکراون و ئەو دەستگایانە دەستگایەک نین کە بە نیشتیمانی کرابن ئەو دەستگایانە بەرپرس و مەسوولەکانی لەلایەن خودی شخصی خانەوادەوە و سەرۆکی بنەماڵەوە دادەندرێت و ئەمانە بەڕاستی ناتوانێت ببێتە دەستگایەکی ئاوا کە بتوانێت ئەمنی قەومی ڕعایەت بکە و ئەمنی قەومی بپارێزێت بۆیە تۆ دەبینی لە عملدا لە وەختێکی ئاوادا لە کێشەیەکی ئاوادا لە تەقینەوەیەکی ئاوادا بە تەواوی دوو ئیدارەیی و دوو دەستگایی و دوو بەڕێوەبەرایەتی لەو دەستگایانەدا زۆر چاک خۆی بە هەموو کۆمەڵانی خەڵک نیشان دەدا حقیقەتەوەی وەزعی هەرێمی کوردستان زۆر لە مێژەلەوەی دەرچۆ کە ئێمە باز لەو شتانە بکەین دەستگایەکی ئاوا حساس دەستگایەکی ئاوا کە بەڕاستی پەیوەستە بە ئەمنی قەومی و هاوڵاتیانی کوردستانەوە دەبوو لەسەر بناغە و بنەمایەکی زۆر نیشتیمانی هاتپا دروستکردن ئێوە دەزانن دەستگای ئاسایش لە ناکاو لە هەولێرێ بەبێەوەی کە شەریکە استراتیژیەکەش ئاگادارێکی وای هەبوو بێتەوانە یا ئۆپۆزیسیۆن لە بیرتانە چەند ساڵەوە پێش لە ناکاو لە هەولێر بە فەرمانی مەسعود بارزانی دروست و کوڕەکەی خۆشی کردە بەرپرس و ئەوانە و کەسیش نەیکوت کاکە بۆ کەسیش نەیکوت ئەرێ ئەم دەستگا حساسە بۆ خەڵکی پسپۆر خەڵکی بە تەجروبە خەڵکی شارەزای بۆ پەیدا نەکەین و بەڕاستی بیکەنە دەستگایەکی نیشتیمانی بیکەنە دەستگایەکە هەموو میلەتی کورد بەی خۆی بزانێت ئەمن پێم وابێ نەتەنیا میلەتی کورد ئەو دوو دەستگایانە بەی خۆی نازانێ بەڵکو لی دەترسێت هەر وەکو ئەو کولتورەی کە زمانی سەدام حوسێن ئێمە لە ئەمنمان هەبوو ئەمن دەستگایەک بوو کە تۆقێنەر بوو ئەمن دەستگایەک بوو کە میلەت لی دەترسا ئەوانە هەر ئەو شێوە مکانیزمەیان گرتوتە بەر بۆ دروستکردنی نەتەنیا دەستگای ئاسایش و ئەمنی قەومی و دەستگای ئاسایشی هەرێم و دەستگای پاراستن و ئەوانە بەڵکو ئەمانەیان لە هەموو بوارەکاندا لە هەموو چوارچێوەکانی سیستم و مؤسساتی ئەم ئەو وڵاتەدا ڕەچاو کردووە ئەم پێم وابێ مەسەلەکە زۆر لەوەی وازحترە کە ئەمڕۆکانە دەبینین دوو دەستگای ئەمنی لە سلێمانی و لە هەولێرە بە یەک هەڵدەپڕژێن و بە یەکەوە هەرچی هەیە و نییە ئاشکرای دەکەن یا ئەوە دەکەن ئەمە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە هەرگیز و هەرگیز ئێمە بیرمان لە بەرژەوەندی باڵاینەتەوە نەکردوێتەوە ئێمە زۆرتر بیرمان لە بەرژەوەندی حیزب کردوێتەوە و ئەو دەستگایانەش بۆ نەتەوە دروست ناکەین ئەو دەستگایانە بۆ حیزب دروست دەکەین بۆ بەرژەوەندی باڵای حیزبی دروست دەکەین بۆ بەرژەوەندی باڵای بنەماڵی دروست دەکەین ئەگەر هات و خەتەرێک هاتە سەر حیزبەکەمان یا بەرژەوەندی بنەماڵەمان ئەو دەستگایانە فەوری وارد بن دەنا ئەمە ئەو دەستگایانە کە بۆ ئەوەی بن کە ئێمە بپارێزن لە پیلان و لە دوژمنایەتی جیرانەکانمان لە نێو مەسالی نێونەتەوەیی لە تۆرۆریست و ئەوانە بەڕێی من ئەوانە زۆرتر هارن زۆرتر ئازان بۆ هاونیشتیمانیانی خۆیان کەەوە چەندین نمونەمان دیوەکە ڕۆژنامەنووسیان زمان بڕیوە ڕۆژنامەنووسیان کوشتووە یا ئەوانە هەمووی لە سیاسە سەری ئەو دەستگایانەوە هاتووتە پێش. باشە کاک عەلی ینی هەموو لایەنەکان بە تایبەتی ئەم دوو لایەنی کە پێکهێنەری ئەم دەستگایان هەمویان دەڵێن ئێمە لە هەوڵی ئەوەداین کە دەستگاکان یەک بگرنەوە لە راپۆرتەکەدا ئاماژەمان بۆدا کە بارزانی لە 2012 دەڵێت ئێمە لەمە دووە لەمڕۆوە دەبینە خاوەنی یەک دەستگای ئەمنی باشە ئەگەر ئەمان لەگەڵ لەو هەوڵەدان دەیانەوێت یەک دەستگا هەبێت چ ڕێگریەک هەیە خودی حەزبەکان یان ڕێگریەکی تر هەیە دەکرێت ئاماژەی پێ بدەیت ئەمەی کە مەسعود دێ ئارەزووی دەکات لە 2012 یا لە جێگایەکی وان لەگەڵ کردەوەکانی زەمین و ئاسمانی فەرقە تۆ ئەگە بەڕاستی دەتەوێت دەستگایەکی ئاسایشی نیشتیمانی دروستکەی و یەکگرتوو بێ و ئەی هەموو نیشتیمانی و ئەی هەموو هاوڵاتیان بێت ئەوە مکانیزم نەبوو کە تۆ هاتی دروستت کرد لە ناکاو لە هۆڵێکی بچووک بە بەشداری چەند کەسێک یەکجێ کوڕەکەت هێناوکتت ئەوەیە ئەخر ئەم میلەتە تۆی ڕۆژنامەنووس تۆی پەیامنێر تۆی ڕەخنەگر تۆی لێکۆڵەر نابێ بزانی سیستم و مکانیزمی ئەم دەستگایانە چۆنە ئەو جا خۆ من ناڵێم نەهێنیەکان بێنە ئاشکرا بکە بەڵام ئایا ئەبن لە هاوڵاتیانی کوردستان دەپرسم ئایا هیچ کەس لەم دوو دەستگا مهم و حساسەی کە بە ئیستلاح بەرژەوەندی و ئاسایشی ئێمە دەپارێزن ئایا کەس ئاگای لێیە بە چ شێوەیەک ئیدارە دەکرێت
مکانیزمی ئیدارەیی ئەم دوو دەستگای چۆن بەڕێوە دەچێت ئایا لە چۆن سەرۆکەکانی دیاری دەکرێن ئایا کارمەندەکان چۆن دیاری دەکرێن ئەخر بۆ دەبێت دوو دەستگای حساسی ئاوا فقط و فقط ئەندامانی بنەماڵەی زۆر نزیک سەرۆکی بن بنەماڵەی زۆر ئەندامانی زۆر لە خۆیان نزیک لە حیزب کە معلومە ئەوە ئەمانە بۆ بەرژەوەندی و بۆ دوورکردنەوەی هەر چەشنە خەتەرێک لە ڕوانگەی وانەوە ها نە لە ڕوانگەی ئێمەوە بۆ هەر ڕوانەوەی هەر چەشنە خەتەرێک لەو حیزبە یا لەو بنەماڵەیە ئەم دەستگا تۆقێنەرانیان هێناوە دروست کردووە کە بەڕێی من سیستم و دروستکردنی ئەو دەستگایانە ئەوەندە لەرزانە ئەوەندە ئەوەیە کە بە زۆر زووی ئەگەر بێت و خەتەرێ بکەوێتە سەر هەرێم ئەم دەستگایانە پاشەکشە دەکەن ئەو دەستگانە دەستنەوە قاوچی خۆیان و ئەو دەستگانە ناتوانن ئەو دیفاع جانانەیە کە دەبێ بیکەن تۆ دەبینی کە لە مەسلەی مەخبوردا دەستگای ئازایش و دژە ترۆر هەستا چوو بۆ یارمەتی بۆ هەولێر چونکە هەولێر خەریک بوو چۆل دەکرا و خودی سەری ڕەشش کەوتبوو خەتەر و ئەوەوە کە هەستان چوون بەڵام ئەو تا دەبینی ئێستا کوونە دروست بەرپەرچی دەدەنەوە دەڵێن نەخێرەوە هیچ نین ئێمە خۆمە ئەمە نابێتە ئەوەی کە ئێمە دەستگایەکی ئاسایشی ئەمنی قەومیمان بۆ سەرتاسەری کوردستان هێناوەتە چێکردن بەڵکو هەر لای بۆ خۆی دەستگایەکی دروست کردووە بۆ پاراستنی بەرژەوەندی سیاسی و ماڵی بە تایبەت لەسەر هاوڵاتیانی خۆی بە نەفعی بنەماڵەکەی و بە نەفعی حیزبەکەی ئەمن پێم وانێ ئەوەندەی ئەو دوو دەستگایانە یا هەرچە دەستگای دیکە لەم هەرێمە کار لەسەر هاوڵاتی خۆمان دەکەن ئەوەندە کار لەسەر دوژمن و ئاسایشی نەتەوەی بکەن ئێمە زۆرتر جان ینی ئەگەر لەسەر کاریگەری قسە بکەین من هەرچەند راپۆرتەکەت بینی بەڵام یەک خاڵت بیر دەخەمەوە ینی ئەندامێکی پایەبەرزی ئەنجومەنەکە باس لەوە دەکا کە لە مانگی 6 2014ەوە لەگەڵ هاتنی داعش بۆ مووسڵ تا ئێستا لە 2014ەوە لە ناوەڕاستی 2014 تا ئێستا ئەم ئەنجومەنە پێگاتەکانی ناو ئەنجومەنەکەواتە یەک کۆبوونەوەشیان نەکردووە ئەمە کاریگەری چی دەبێت ئەمە برای منەوە زۆر تەبیعەیە چونکە ئەمانە دوو دەستگای تەواو جیاوازن ئیوەکو دوو دەوڵەتی تەواو بێگانە کۆبوونەوە بۆ بکەن جاوە کۆبوونەوەشیان کرد مەوادی کۆبوونەوەکە بۆ بەیانی دێنە دەستوری ئەمەل دێنە کارنامەی کاریان نا ئەمە حقیقەتێکە ئێمە خۆڵ بە چاوی ئەو میلەتە فەقیرەیدا دەکەین ئەم قسانەی کە کاک مەسعود ئەو ڕۆکانە دەیکا لە دەرچوانی سەربازی کچان و کوڕان ئەخە باشە ئەم قسەی کە تۆ ئەوەندە فەقر بە کچان و کوڕانەوە دەکەن ئەوانە ئەی باشە کچانی خۆتان بووکەکانی خۆتان کچە زاکانی خۆتان ئەرێ کاکە ئەوانە هاتوونە ناو ئەوەی کە خەڵک بیان بینێت ئەم دەستگایانە ئایا هیچ ڕۆژنامە نووسێک لێرە ڕا بە من بڵێت ئایا دەزانێت مکاریزمی کاری سیاسی ئەسکەری ترۆریستی چی ئەم دوو دەستگای بە چ شێوەیەکە و چۆن کۆبوونەوە دەکەن چۆن سەرۆکی تازە هەڵدەبژێرن دەبێت سەرۆکێکە مەسئولی ئەم دەستگایە دەبێت چی تێدا شکبەری نەخێر مهمەوەیە کە تۆ کوڕی خاوەنی بنەماڵەکەی بی ئەتۆ دەبی بە سەرۆکی ئەو دەستگایە جا ئەوە لێی دەزانی لێی نازانیست و تۆ ئەوی دەپارێزی بۆیە بەلای منەوە زۆر تەبیعێ کە نەکۆبوونەوە بکرێت کۆبوونەوەش بکرێت فۆرمالیتە بکرێت و هیچ هەراوەندە بۆەوەی کە ڕازیکردنی دوو پەیامنێر و دوودانە شاشەی تەلەڤیزۆنی بڵند وڵاو کۆبوونە بەڵام لە ڕۆژی ئەووەڵەوە کە ئەم دەستگایە دانراوە هەمومان دەزانین کۆمەڵانی خەڵکی کوردستانیش هەموو دەزانن ئەمە دەستگایەکە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی باڵای بنەماڵەیی و هیچی دیکە نییە و ئەمە بەڕاستی دەبێت بیرێ بکەینەوە کە ئەم جورە دەستگایانە بە تایبەت کە لە تەواوی دنیاە یەکێک لە حساسترین دەستگاکانن و میلەتانی دنیاە بەڕاستی دەیپارێزن ئەو دەستگایانە ئێمە حتا ئینتمامان بۆ دەستگایانە نییە میلەت ئینتمای نیە بۆ چونکە نازانێت چی بۆ کردو چی بۆ نەکردووە بۆیە ئەمە پێم وابێ دەبێت لە یەکەم هەنگاودا کە وڵات بەرەو سیستماتیک بەرەو مؤسسات ئەگەر ڕۆیشت و مؤسسات بەرەو نیشتیمانی بوون بڕۆن دەبێت یەکێک لەو دەستگایانەی کە بەڕاستی دەبێت زۆر پێداگری لەسەر بکرێت کە بە نیشتیمانی بکرێت و خەڵکی شیاوی بۆ دابدرێت و خەڵکی دڵسۆزی بۆ دابدرێت ئەم دەستگایانەیە کە سەر و ماڵی هاوڵاتیان دەبێت بپارێزێت نەک سەر و سامانی مەسئولەکەی من سەبارەت بە کاریگەری بوو هەردوو لایانی ناو دەستگاکە کە ئێستا ناکۆکیان هەیە هەردوو لایەن باس لەوە دەکەن کە دەستکەوت هەیە سەروەری هەیە ئەمان بەردەوامن لە چالاکیەکانیان لە بەرەکانی شەڕیشدا
جا دەستکەوت و ئەوانە خۆتۆگە بتەوێ ئەخبار دروستکەی تۆ بۆ خۆت پەیامنێری دەزانی کە میکنیوز زۆر ئاسانە و دەتوانی ئەنواعی ئەخبار دروستکەی لە مەخمور وامان کرد لێ وامان کرد ئەنواعی سناریۆ دروست دەکرێت ئەو شۆکانە ئەوەندەمان ئەوە کرد ئەوەندەمانەوە کرد بەڵامەوە تا بۆ خۆت دەبینی کە لە هاتنەوە پێشەوەی داعش لە مەخمور و ئەو شەوەی کە قرار بوو هەولێر چۆل بکرێت دەست بەجێ لێرەوە هێزێکی 3-4 هزار کەسی لە دژە ترۆرەوە ڕۆیش بۆ هەولێر ئێستا حاشای لێ دەکەن ئەو کات هەمومان دەمازانی کە ئەم هێزە بەڕاستی بوو بە پشتیوانەیەک خۆ ئەمە ئەوەی کە 4 عملیات بکرێ ئەوانە خۆ خەیدە ناکەم من حاشای لێ ناکەم کراوە و کردوشیانە و دەشیکەن بەڵام ئەوەی کە ئەم دوو دەستگایە دەستگایەکی نیشتیمانی بن درۆیەکی شاخدارە درۆیەکی مەحزە ئەم دوو دەستگایە دوو دەستگای تەواو جیاوازن نە مەسئولی ئەو بەری بەرپرسی ئەو بەری بەرپرسی ئەو بەری دەخێنێتەوە نەی ئەم بەری ئەو بەری دەخێنێتەوە ئەمە لە هەمومان عیانە بەڵام ئەوەی کە ئەو لە سنووری خۆی 4 عملیات بکە بۆ خۆراکی ڕۆژنامە نووسان و شاشەکانی تەلەڤیزیۆنی ئێمە حاشای لێ ناکەین وە ڕەنگە کاری چاکیشان کردبێت هەر ئەوەی کە لە پێرارەکانەدا کە قرار بوو داعش بێتە هەولێرە بەڵێ زۆر باشیان کرد کە چوون بەڵام هەق وایە ئەمە بنرخێندرێت ئەوە حیسابی بۆ بکرێت و ئەوانی ئەوزات تەشویق بن بەوەی کە ئەگەر ئێمە بە نیشتیمانی کار بکەین بەیانی ئەگەر خەتەرێکی لەسەر جەلەولا بوو لەسەر خانەقیم بوو لەسەر سلێمانی بوو براکانی دیکەی ئەو بەری دەستگای ئاسایش دێن بەرەو پیرمانەوە فەرقی پێ ناکەن بەڵام حقیقت ئەوەیە کە هەموو لایەک و میلەتیش دەزانێت هەموو داک بە تاکی میلەت دەزانێت ئەمە دوو دەستگای تەواو جیاوازە و بۆیەش نەکردنی کۆبوونەوە لەوەی کە نەتوانن مەسئولێکی ئەوە دابنێن بۆ ئەو دەستگایانە ئەوە لە لای من هەمووی تەبیعەوە پێشمە لە لای تۆش و هاوڵاتیانیش تەبیعە چونکە ئێمە دوو وڵاتین ئەگەر بەراوردێک بکەین ینی دەستگای لەم شێوەیە لە وڵاتانی تردا چۆنیەتی کارکردنی دەستگاکانی تر لە وڵاتانی تردا چۆن دەبێت ئەگە بەراوردیکەین بە ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان ناتوانین لەگەڵ هیچ وڵاتێکی مقارنێ بکەین ڕاستە مەسەن لە وڵاتی چۆکو ئێرانە کە من قەدیم پێش جمهوری ئیسلامی کۆماری ئیسلامی زمانی شا تێیدا ژیاوم یا ئەمن لە مەسلەی لە سەدامیدا دەزانم بۆ بیرم دێ کە دەستگا تۆقێنەرەکان و ئەمنەکان چۆن بوون بەڵام ئەوان دەستگایەکی تۆقێنەر بوون بۆ سەر کۆمەڵانی خەڵکی خۆیان بەگشتی بەعام بەڵام یەک دەستگا بوو ئەوەی کوردستان بەڕاستی لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک لە فەرهەنگ و کۆلتوری دەستگا تۆقێنەرە پیسەکانی ناوچە وەکو تورکیا وەکو میت وەکو موساد وەکو ساواک وەکو ساواما وەکو ئەمن وەکو ئیستخباراتیان ئەم کولتورەیان گرتووە لەگەڵ ئەوەش دوو دەستگایە یعنی ناتوانین لەگەڵ هیچ وڵاتێک مقارنەی بکەین ئێستا لەگەڵ وڵاتێکی ئەوروپایی ئەتۆ هیچ مشکلت نییە قسە بە شا دەڵێ ڕەخنە لەسەر کۆمار دەگی ئەم دەستگایە کاری ئەوە نییە کە بێ لەسەر تۆی ڕۆژنامە و زیا لەسەر منی ڕەخنەگر جاسووسی بکە یا تەمبێم بکات بەڵکو ئەوان کار و پیشیان ئەوەیە بزانن چ خەتەرێک لە دوا ڕۆژدا ئەمنی قەومیان تەهدید دەکا ئەمەی مەزەمین و ئاسمانی فەرقە بۆیە ناتوانم ئەمن دەستگا بە تایبەت ئەمنیەکان ڕاستە لەباری کۆلتور و فەرهەنگەوە وەکو ئیدۆل هەمان ئیدۆلی سەددام و ئیدۆلی شای ئێرانە و ئیدۆلی مەلاکانی ئێران و ژنەراڵەکانی تورکیامان لەباری دەستگاهای ئەمنی و ئیستخباراتی وەرگرتووە ئێمە ئەوەی لێ دەزانین نەچوین نە نمونەی دەستگایەکی وەکو مەسەلەن دەستگای جاسووسی یا دەستگای ئەمنی بریتانیایە بچین فێر بین یا لێیان وەربگرین ئێمە هاتوین ئەو دەستگایانەمان لە مەرحەلەی ئەوڵدا بۆ سەر ناحەزانی ناو خۆمان داناوە ناحەز چێیە ناحەز منم کە ڕەخنە دەگرم هەرچەند هاوڵاتێکی دڵسۆزم هەرچەند خۆم لە هەمووان پێکورترێت تۆ بۆ تۆی پەیامنێر و ڕۆژنامە نووسە کە بە تەواوی شەو نخوونی کار دەکەی بۆەوەی کە ئەو میلەتە ڕووناکەیەوە ئەو میلەتە ئاگایان زۆرتر بدەیت بەڵام ئەم دەستگایانە کارەکەیان بۆ سەر تۆیە بۆ سەر هاوڵاتێکی قڕوەسەرە لە جادەی مەولەوی ئەرێ قسێکی کردبیان نەکردبێت یا لە هەمکۆی هەولێرە قسێکی کردبیان نەیکردبێت سەری ببڕن یا سەری نەبڕن ئەمە ناتوانم بەڕاستی لەگەڵ هیچ وڵاتێک چونکە ئەگەر دانە بەدانە بێنین مقایسەی بکەین بڵین دەستگای ئاسایشی قەومی سلەیمانی ناوچەی سەوز و دەستگای ئاسایش قەومی ناوچەی زەر ئەو دەم دەکرێت سەبارەت بە ناکۆکیەکان ینی بۆ تا ئێستا پێت وایە بۆ تا ئێستا لە هەرێمی کوردستان هیچ دەستگایەک سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان ئەنجومەنی دادوەری قسەیەکیان نەبووە لەسەر ئەم ناکۆکیانە
هیچ نەبێت لەم دۆخی ئێستا هەرێمی کوردستاندا کە جەنگ هەیە بەرامبەر بە داعش. زۆر وازەحە چونکە هیچ کام لەم دەستگایانەی کە جەنابەت ناوت برد هیچیان دەستگاهایەکی سربەخۆ دەستگاهایەکی نیشتیمانی نەدادوەر نە مەحکەمە نە سەرۆکایەتی هەرێم کە ماوەشی بەسەر چۆرد یا مستەشارەکانی یا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە ئێستاژ لە کاردایە ئەوانە هیچیان بێلایەن نین ئەوانە هەموویان لایەنن و ئەوانە هەموویان لە دوو ئیدارەیەکەیدا لە جێگایەک خۆیان دەبینەوە. جا مەسەن دەبینی دادوەرێک بە تەواوی خۆی لە ئیدارەی سلەیمانیدا دەبینێتەوە و هەر شتێک کە بەرژەوەندی ئیدارەی سلەیمانی لە ژێر پێ بنێ یا ڕەعایەتینەکە بۆ لای ناچێت ئەینیشت لەو لاشەوە بۆیە بەلای منەوە زۆر زۆر تەبیعی وازەحە پێشم خۆشە هەموو هاوڵاتێک لێم حاڵی بێت کە کاکە ئەمانە هێندە و ئینتزار لیان نەبێت بۆ دادوەر قسە ناکە بۆ ئەوەی محکەمە قسە ناکە بۆ ئەمە سەرۆک قسە ناکە کاکە سەرۆک کە بۆ خۆی ماوەکەی بەسەر چ خۆی لایەنە خۆی بە تاقی تەنیە کوڕەکەی خۆی کەمە نازانی شەهادەی چێ هیچمان نازانین پسپۆڕی لە مەسلەی ئەمنیەت و مەسلەی ئەمنی قەومی و لە مەسایلی دەستگاهایەکی ئیستخباراتی و مخابراتی و ئەمنیەتی ئاوا گەورەدا چەندە ئێمە نازانی بەڵام هات بە یەک دانە چەقەنە کوتی ئەوە کوڕەکەم بوو بە مەسئولی ئەم دەستگا گەورەیە. بەڵێ ئێمە سپاس دەکەین سپاس بۆ عەلی کەریمی و سەر و چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان دەبووی.